بینەرانیڤاران کاتتان باش من لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووکم لێرە کۆمەڵێک یان بەشێک لە سەرپەرشتیارانی پەروەردەی و پسپۆڕی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک کۆبوونەتەوە لێرە گرتبوونەوەیەکی ناڕازایەتیان ئەنجام داوە و کۆمەڵێک داواکاریان هەیە بۆ ئەو مەبەستە ئەچمە لای خۆیان لەگەڵ خۆیان قساکەم یەکێ لە سەرپەرشتیارانم لەگەڵ مامۆستا موسا سلااوت لێبێ ئەمێ بزانم کێشەی ئێوە چییە ئێوە بۆچی ئێوە لێرە ئێمە کۆبوونەتەوە پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەین بۆ ئەم ڕاوەستانەی کەوا ئامادە بووینە سەرپەرشتیارانی پەروەردەیی و پسپۆری ئێمە کێشەی ئێمە ئەوەیە لە ساڵی 2014ەوە کە شەڕی داعسی نەگریس یەقەی سنوورەکەمانی گرت لە چەند پارێزگارێک خۆتانزان ئەو شەڕ ئاوانە بوو بۆیە ئێمە کرێی ڕێگاوبانی سەرپەرشتیاران کەوا هاتوشۆی قوتابخانەکان و لە قەزا و ناحیەکان و گوندە دوورە دەستەکان و ئەوانە کشتی ڕاگیرە لە 2014ەوە ڕاگیراوە تاکوی ئێستاکە لە دوای ئەوەی مناشاداتێکی زۆر لە ڕێگای نقابی معالمین و لە ڕێگای ڕئیس وزەرا و وەزیری تەربیە موافقەت دراوتیان ئینشاءالله حەق و حقوقتان نافەوتێت بۆیە ئێستاکە بڕەپارێکی هاتووە ملیارێک و 800 ملیۆن و تقریبا کەسر 6 ملیۆن شتی ئاوهانەی لەگەڵایە بۆ سەرفی حەسڕن بۆ سەرفی پارەی ڕێگاوبانی سەرپەرشتیارانی پەروەردەیی و پسپۆری لە 2014 حتاکو 2025 بۆیە ئەوە لە سویەکی دوانزەوە ئەم پارەیە هاتووەتە ناو ڕسیدی تەربیەوە ئەوە ئەمڕۆ سیانزەی مانگە چواردەی مانگە تاکو ئێستا هیچ حرەکەیەک نییە گەرەکیانە بۆنی ئەوەی لێتە بەلاڕێە ببرێ موچەی مناڵەکەمان سەرفەکەین بۆ کرێ و ڕێیبانی قوتابخانەکان خۆتانزانە هەموو مۆزەفەیەک کری ڕێ هەیە پێڵێن ئوجور نەقل ئێمە ئوجور نەقلمان لە 2014ەوە قەتعان کردو تاکو ئەم دقەیە ئێستا داواکەین هاتوومانە حەق خۆمانە لەبەرەوەی بە مافێک شەرعی خۆمانیدانین لە یەکێ لە بابەکانی ئوجور نەقل ئەوە ئەبێ مشرف تەربەوی کرێی سەردانی بدەنێ بەو شۆنەی وە ئەڕوا بۆی وەکو مظاهرەیەکردنم مظاهرەوەی نەما خۆ پێشاندانی بکەین لەبەر پێش تەربیە کەرکووک داواکاری و پارەمان بۆ سەرفێمە وەکو خۆمە سەرپەرشتیار لە 2016ەوە بۆ شرفین تا ئیساکە استفادەمان نەکردووە لەم زیاراتمانە لەبەرەوە بۆ دیەکانەوە خۆ وەکو مشرف سەرپەرشتیار هەڵگی داخۆکم ئێمە چەند تقریبا من 54 مەکتەب قوتابخانەمەیە هەڕین بە سیاری خۆمان مەسرف خۆمان گشت لەسەر خۆمانە داواکارین ئەم چەند ساڵە بۆ ما سەرف بکەن حتا ئیسە ماتەڵاگەن پارەی زۆر هاتووە هەڵوێستان چی دووبارە و سێبار ئاکرێتەوە ئەوەی کە گوێبیستی بوون بەشێک لە وتەی سەرپەرشتیارانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووکە کە ئێستا لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک کۆبوونەتەوە